ئێستا لە ئێران بارودۆخ و گرانی خانوو گەیشتۆتە ئەم ئاستەی کە هێندێ لە خەڵک تەنانەت بە خێزانەوە سەربانی خەڵک بەکرێ دەگرن و لە سەربانەکە خێوەت و چادر هەڵدەدەن و لە ناو چادر و خێوەت دەژین. بەپێی ئامارە فەرمیەکانی حکوومەت ساڵی ڕابردوو نزیکەی 1.5 میلیۆن کەس کە زۆربەیان خێزان بوون بەهۆی نەبوونی پارەی کرێ و گرانی کرێماڵ چوونەتە دەرەوەی تاران و کۆتیان کردەوە بۆ دەر و پشتی تاران. نووسنگەکان تەنیا ڕاوێژی کارناسانە دەدەن، نرخی کۆتایی لەدەست سێحەب ماڵدایە و نووسنگەکان لەم بینە تەنیا نێوانگیرن، بەڵام حکوومەت دەتوانێت لە دەسەڵاتێک کە هەیەتی کەڵکوەرگرێ و یاسا دەرکات. من 3-4 ساڵ لەمەوە پێش کاتێ ماڵێکی تازە و نوێم لەو گەڕەکەدا ئەدا بە 8 میلیۆن خاوەن ماڵەکە گەلێک شاد دەبوو کە ماڵەکەی بە نرخێکی باش فرۆشراوە، بەڵام ئێستا هەمان ماڵ بە هەمان قەبارە میتری بووە بە 40 میلیۆن تا 50 میلیۆن تمەن. لە قسەی ئەم دوو کەسە بۆمان دەردەکەوێت کە هۆکاری گرانی ماڵ حکوومەت و نەبوونی یاسا بۆ نرخی زەوی و خانوویە، گرەی ئەم پەتە بەدەست حکوومەت نەبێ ناکرێتەوە. ئەومان دەبێت لە بەرچاو بێ کە ئێستاکە کەسانێک هەن کە سەدان ماڵ و شوقەیان هەیە و ئەوانن کە کایە بە نرخەکان دەکەن، نە ئەو کەسەی 2 یا 3 ماڵ یا شوقەی هەیە. بەڕوونی لە یاسادا هاتووە کە ڕێکەوتنی دوو کەس تەواوکەرە، تەنانەت دژ بە یاسا بێ، واتە کاتێک دوو کەس لەسەر نرخێک ڕێک دەکەون ئیتر یاسا ناتوانە بەریان پێ بگرێت. بارودۆخی کرێگرتەکان زۆر خراپترە. چەند ساڵ لەمەوبەر فەرمانبەرێک بە نیوەی موچەکەی دەیتوانی لە تاران خانوویەک بەکرێ بگرێ، بەڵام ئێستا دەبێت تەواوی موچەکەی دانێ و هیچ نامێنێتەوە بۆ بژێوی ژیانی خەڵک. هەروە چاوەڕوانن کە حکوومەت ئاوڕێکیان بێداتەوە یاسایەک دەرکا بۆ ئەم بارودۆخەنا لەبارەی خانوبەرە، بەڵام حکوومەتیش لەم 40 ساڵەدا دەستی لەسەر دەستی داناوە هیچ یاسایەک دەرناکا و خەڵکی وێڵ کردو بە ئەمانی خوددا. ئاکۆ شەمسەدینی، گەلی کوردستان، تاران.